بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. عزیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و بەرەکەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، لەدەست پێکە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە خۆمان و سەرجەم گەلانی مسلمانان بە شێوەیەکی گشتی پیرۆزەکەین، بە تایبەتی تر گەلی کوردی مسلمان، بە تایبەتی تر عزیزان و خۆشەویستانی دیار ئەم بەرنامە تایبەتە. خۆشەویستان، ئێمە لە جەژنداین، بە هەنگرتنی دروشمی خودایش نیشانەی بڕواداریمانە. ئێمە سەرەتا دەپاڕێنەوە کە خوای گەورە بە میهرەبانی خۆی عیبادەت و پەرستشەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان بە باشترینی شێوە لێ قبول کردبین و ڕەزامەندی خۆی لە سەرمانان نوان دەبێ. ئیستیقامە و خۆڕاگریمان پێ عەتاکە تا ئەو کاتەی بە خزمەتی خۆشەویست و ساڵحان و پیاو چاکان و بۆ خوددا سوڵحاوان ئەگەین. خۆشەویستان، جەژنی ڕەمەزان خەڵاتێکی خوداییە. ئێمە دەزانین وەکو مسلمان تەنها دوو جەژنمان هەن. ئەو جەژنانەش لە دوو هەر یەکێک لە پایەکانی ئیسلام دێن. ئێمە لە جەژنی ڕەمەزان داین کە لە دوای ئەوەی مسلمانان خۆیان گرتەوە لە ئارەزوو و شەهەوات و ئەو خۆشیانەی کەوا هەن، هەم لە حەرامەکان هەمیش لە حەڵاڵەکان. خوای گەورە عیبادەتی هەموو لایەک بە باشترین شێوە قبول کات. خۆڕاگریمان پێ عەتاکە بۆی بتوانین بەردەوام بین لەسەر کارە چاکەکان و خراپەکانیش بۆ هەتایی واز بهێنین. خۆشەویستان، لا خزمەتی ئەوەی بەڕز و خۆشەویستە لا خزمەتی جەنابی دکتۆر شێرزاد عەبدولوهابی بانکخواز و خۆشەویستی هەموو لایەک لە خزمەتی ئەوەی خۆشەویستدا دەبین. دەڕۆنە خزمەتی جەنابی مامۆستا سەلامی خوای گەورە لەسەر بێ و جەژنشت پیرۆز. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه. جەژنی ئێوە و گشت مسلمانان و گشت هاوزمانمان پیرۆز بێ ئینشاءالله. خوا سەلامەت کە مامۆستا جەن. مامۆستا سەرەتا دەمەوێت ئەوە بپرسم، ئاخۆ جەژن مانای چییە؟ بە تایبەت ئێمە کە لە جەژنی ڕەمەزان داین، جەژنی ڕەمەزان يعني چی؟ الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بشكل السلام عليكم ورحمة الله وبركاته. لخواي قوري متعال دبارم و كأوججنا لهم لاك من بيروز بكا وتايبتي لا أو بينراني كالديار من دانشتون خواي قورا عبادته وطاعتي هم من قبول كردبي إن شاء الله. وخواي قورا راقري وخوراقري وثبات واستقامش ما بيب بخشي بقوري عزة وزلالي خو إن شاء الله. طبعا جشن العيد للغة عربي باشتيك دا قلت لك بيتوا بيتوا همو هاتنا ويكيش نشاني نويبونويا. أقرأ إما بقولي تمشاي أو جشن بكينو وبالذات لو لباش رمضان، يعني لو لباش وشي زنابت فرمي لباش دو ركني ديتن، يعني لباش حز دي. اگر تمشا بكين خوي قورا او مانقا داتا انساني بو اوي براسي او انسان خوي نويب كاتوا. يازده مانق لجياني دا شهوات وشبهات قمي في اكن، شيطان ونفس وهوا وشيطان صفات كان قمي في اكن، هري اخرتين فكري آلوز دكن، ضلي رج دكن، صفاتي خراب دكن، أخلاقي ناشرين دكن. أو مروفا لو ما انقدا دي خون ويدكاتوا براسي هرتي أخلاقي خرابة، هرتي خوي خرابة لتوقي سري حتى بني بي أي قورتو دهينتو سر مساري الصحيح. حتى خوي ترتيب دكاتوا، قرآني ترتيب دكاتوا، دانشتيني ترتيب دكاتوا، لقى مالو من دالي ترتيبي دكاتوا. أو رمضان دي براسي أو إنسان نوي دكاتوا. زابوه هم لعقلي نوي دكاتوا، هم لجسمي نوي دكاتوا، هم لروحي نوي دكاتوا، هم لقلبي نوي دكاتوا. زابوه كأو إنسان نوي بوا إسا باش أو مانجي كضلي صاف بو، ضلي بيقرد بو، ضلي باك بو، جسمي خاوين بو لهمو نخوشي كان، وعقلي تسابوا وريكو بيك بو، يعني روحي شاد بو، روحي بمنازاتي خواي، بقرآني خواي، بنوري خواي، بدعاي خواي، بسجدي بو خواي. او نوي بو يعني أقصيك الزناب اللي فرمي ما مساجان أو خلا مانجي كخواي قول لبو إيمان داري داناوا كدقات بلاي تقوى داري فورماتي دك أبديت شي تازه هم لروي روحي وجستي ودرينو جستي شبشي حموي أو إنساني كنوي كردوا بوي ججن براسي يعني نوي بونوا تو يكم روجي جياني نوية لروحة نوي لقلبي نوي لجسمي نوي ده زي أي إنسان ما دام ويا دي كيف خوشي بادر بريد
دەی با بە یەکتری برێن خوا لە من و لە توی قبول کردبی دەی کەواتە با بە ڕۆحەکی زۆر لەو پەڕی پاکتر بەدڵێکی زۆر پاکتر ئێمە جەژنە پیرۆزانە لە بۆ یەکتر بکەین جا بەڕاستی ئەوە معنای جەژنە یعنی نوێبوونەوەی ئەو ئینسانە جارێکی تر بۆ ئەوی ژیانێکی پڕبەختەوەری ژانێکی دوور لە عەقد و بغض گیانێک دوور لە خراپەکاری ژانێک دوور لە گوناه لەگە خەڵکی بباتەوە سەرێ تۆ دەبێ ئەو ئینسانە نەبی کە مانگەکانی پێش ڕەمەزان بووی ئەو ڕەمەزانە تۆی هاوشتە ناو دەورەیەک لەو دەورەدا لە تۆقی سەرت هەتا بنی پێی نوێ کردەوە لە عەقڵت لە جسمت لە دڵت لە ڕۆحت لە هەڵوێستت لە ئەخلاقت لە خوڕەوشتت لە هەستانت لە دانیشتت لە تەعاملت هەمووی نوێ کردەوە دەی مەردی خوای بە تۆ ئەو 11 مانگەی کەماوە بەشت بکە ئەو نوێبوونەوە ئەو شانە ئیمانیە ئەو ڕەوحانیەتە ئەو جوڕعی ئیمانیانە بە هەمووت بەش بکات چۆن ئەگەر ئەمە بتوانین یەک دقە بە ئەوەی تەواو کەم ئەگەر ئەمە بمانوێ بە سیارە بڕۆین تاریک بی ئەگەر لایتی پێ نەکەی پێشە خۆ دەبینی نابینی بەڕاستی ئەو جەژنەش ئەو ڕەمەزانە عینەن ئەو لایتەیە ئەو نورە خودداییە لە قورئان لە دوعایەکان لە سوزدەکان لە شەوی قەدرەکان لە تەراویحەکان لە شەو نوێژەکان بەدەستمان کەتووە بۆ ئەوەی بەڕاستی لە تاریکایی زوڵماتیش بۆ هادا ئێمە حتا دەگەینەوە ڕەمەزانێکی تر بەشمان بکاتت کو بتوانین مەسەن خۆڕاگری وەربگرین بە شەوەیە کە ئەو نورەمان پێ ببینێت ئەو کاتە دەگەینەوە ڕەمەزاندا زۆر قسەی بەجێ و ڕێک و پێکە هەر کاتێک کە ئەمە بەڕاستی کە زانیمان نوێ بووینەوە لە هەموو لایەنێکی ژیانمان لە هەموو ڕەهەندەکان نوێ بووینەوە ئیتر دەبێ بەڕاستی دەست پێوە بگرین ئیتر دەبێ چۆن ئەو لایتی کە باسم کرد ئەو سیارەی کە دەڕواتن لایتی پێ لایت بەس قووەتی چ پێ دەبی بە قووەتی پاتری ئەگە پاترەکەی زەعیف بوو لایتەکەش زەعیف دەبی کە لای زەعیف بوو پێشە خۆ نابی ئێمە پاتری ئێمە دڵمان بەس ئەو سیارەش دیلەمەوەی هێدایم شەحنی دەکات ڕەحمەتی خوا دەبێ بزەبت دەبێ ئەو پاتریە کە دڵی ئینسانەکانی ئیسا ئەگە لەو دڵی بی ئەو دڵە ئەو مەرکەزی ئینسانە ئەو مەملەکەتی ئینسانە ئەو عاصمەی ئینسانە ئەو جێی قەراری ئینسانە و جێی نەزەری خوای ڕەب العالەمینشە کە خوای گەورە تەماشا هیچ جێیەکمان ناکات تەماشای دڵمان دەکات دڵمان جا بەڕاستی حتا ئەو دڵە بە پاچی بمنێتەوە هەموو ئەندامەکان بە پاچی دەمینێنەوە ئیذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله وەکو پێغەمبەر ئەفەرمێ عليه الصلاة والسلام ئەو دڵەش بەچێ دەی یعنی شەحنی کەینەوە بەردەوام ڕووناک بی لۆی ڕووناکی بداتە هەموو هەڵوێستمان هەموو ژیانمان هەموو ئەخلاقمان هەموو هەستان و دانیشتەکمان ئەوەیە کە ئەو ئیلتیزاماتانی کە لە مارنجی ڕەمەزانی پێی پابند بووین لە بیری نەکەین چکە ئەوانە قووەت دەدەنە پاتریەکەی ئەوانە هێز دەدەنە پاتریەکەی ئەوانە قووەت دەدەنە ڕووناکی دەدەنە دڵمان جا بۆ یەکەمیشت ئەو قورئانە بەجێ نێڵینەوە چۆن ئەو مانگەی کە هەر یەکی ختمە 2 3 4 هەبوو سیباقی لەگە کردیە هەتا پێشش ختم ڕۆیە بەڕاستی دەبێ ئەو قورئانە بێناز نەکەوتەوە جارش کە بچی لەسەر ڕەفەکەی دانی ناو کەنتۆڕەکەی لەسەر سەلاجەکەی دانی حتا ساڵەکیت کە بەڕاستی ئەمە زۆڵمە بەڕاستی ئەمە غەدرە لە قورئان یعنی ڕۆژانە لەگەڵی بین ئەگەر بەسەم پەڕێش ئەگەر بە یەک پەڕیش بی ئەگە بە یەک پەڕیش بی دەبی لەگەڵی بی ئەوە یەک دووش ئەتوو هەموو مانجی ئەمە زۆر متابعی مامۆستایەکانمان دەکرد بزان لە وتارەکان سەرن دەبی ئەو وتارانە بەردەوام بی ئەوانە شەحنی ئیمانت دەدەنێ ئەوانە ڕێت بۆ ڕووناک دەکەن ئەلقەن ئەتوو کاکە هەفتەی یەک جار ئەگە بەس جومعانیش بی بە 40 نەوەی لە ماڵی خۆمان بخینی بە هەر کە ئەو پیاوە یەک حەدیسی پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وسەلام بخین تۆ لەو منداڵەکان شەرحی بکەوتەوە زۆر ئاسان ئەگەر نازانی زۆر بەسیتە بخینەوە لە مۆبایلی دەرەی لە تەلڤیزۆنی هەمووجێی ماشەڵڵە زۆرە واتە زۆرە یعنی دەتوانی بەدەستی بکەوی ئەگەر لە شەرحی بپرسی مهم بەڕاستی زۆر پێویستە پاش قورئانێ ئەو زا فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەم فەرمودەیە دەبێتە مای نور و ڕووناکی لە بۆ ماڵەکەت جا ئەگەر پێت کرا هەموو ڕۆژی ئەوە جەلسەی ئیمانی لە ماڵی تا مەسری بیهاوە نعمە ئەوە نعمەتی خوا پێ نەکرا هەر ڕۆژی جومعان پاش ئەوەی کەنانتان خوارد هەر مەسن هەر لە سەد چای حەدیسێکی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام دۆ هەموو منداڵەکانت بخوێنەوە پاشان بە بیریان بینەوە خاڵی سێم ئێمە لە ڕەمەزانی چەند نەشید بووین چەند نوێژمان دەکرد چەند بە گەرم و گوڕی نوێژمان دەکرد چەند دوعامان دەکرد چەند لە خزمەت زکری دابووین هەرمایە مزگەفتمان دەکرد خواوە هەرمایە ئەو مزگەفتە هەرماوە قورئانەکە هەرماوە بانگ و سەدایەکە هەماوە جەماعەتەکە هەرماوە دەی ئەوانش بەردەوام بین ئەوە زۆر گرنگە پاش ئەوەی کە قورئانەکەمان بێناز نەکرد پاش ئەوەی کە لە ماڵی خۆمان ئەو نور و بەرەکەتەی حەدیسی پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وسەلام خوێندەوە ئەو جا هەموو شوێ مزگەفتەکان بەڕاستی لە ڕەمەزاندا زۆر مزگەفتەکان لە خوای بەزیادی ئەبین ئاوا
چاوت بەس پاش ڕەمەزانی سبحان الله ینی زۆر دەبینین خەڵک کەمتر باش ئەوەی نەبێتە عابد ڕەمەضان و کەسانە کە واز قورئان ئینشاءالله نابی ئینشاءالله نابی من قەت ئەوانە کە بە یەکجاری واز دێنن بخوای وەی لێ دێ عڕاز ئەو لەقەبەیان بەسەر سابت دەبی بەڵام حەقا مەسەل لە پاش ڕەمەزانیش ئەوە کاکە کە 5 فەرزە پێ ناکرێت هەدوو فەرز بڕۆ لە 5 فەرزی 2 فەرز بڕۆ لەبەرەو بەڕاستی ئەو نور و بەرەکەتەی لە ڕێی مزگەوتێ بەدەست دەکەوی ئەو نور و بەرەکەتەی لە ناو مزگەوتێت بەدەست دەکەوی ئەو نور و بەرەکەتە و دوعای مەلائیکەتانی لە ناو مزگەوتێ بەدەست دەکەوی لە مارێ بەدەست ناکەوی دەکەواتە ئەوانە بەردەوام شەحنەی لە بۆ دڵن ئەوانە دڵ شەحن دەکەنەوە کە دڵت بەردەوام لە گەرم و گوڕی و خۆشی ڕەمەزان و نوری خودای گەورە و گەرمی ئیماندا بوو هەڕێک و پێک دەبی خاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستی چۆن لە ڕەمەزاندا ئاگا لە زوبانت بوو ئاگا لە چاوت بوو ئاگا لە دەستت بوو ئاگا لە معاملەت بوو دەبی بەو شێوەی پاش ڕەمەزانیش ئەوها ببینێەوە ئەگەر ئەتوو ئەو هامایەوە بەڕاستی ئەتوو استقامەت گرتووە بەڕاستی ئەتوو کەسێکی مستەقیمی ئەهلی ئیستیقامەتی و بەو ئیستیقامەش ئەتوو سەرفەراز دەبیت کە تو نازانی چ وەختێک مەلەکول مەوت دێ کە نازانی چ وەخت مەلەکول مەوت دێ چەند خۆشە بمری ئەتوو لەسەر ئیستیقامە بی چەند خۆشە بمری ئەو وەختی خوا لێت ڕازی بی چەند خۆشە بمری دەفتەرت هێشتا پیس نەبوو بیتەوە لە گوناح چەند خۆشە بمری ئەو وەختی خوای گەورە عەفوت بکاتن جا بەڕاستی ئەوە بەو شێوەی دەتوانین هەتا دڵمان شەحنەکانی بدەینێ و دڵیش شەحن دەداتە هەموو جسممان و هەموو کردەوە و تەسەروفمان تر بە شێوە بە ئیستیقامە دەمینێنەوە یەک لە ڕوکنەکانی سەرەکی ڕەمەزان بریتە لە بەڕۆژووبوون چۆن بتوانین ئێمە بۆ نمونە بە شەشەڵانەوە دەست پێ بکەینەوە لەگەر دووشەم و پێنجشەم یان ئەیام البیضەکان طبعا شەشەران پێویستە ئەنی بەڕاستی بەخۆی سونەتێکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام شەرتیش نییە لە پاش ڕەمەزان یەکسەر دووەم ڕۆژ بگریتن دووەم ڕۆژی جێژنەی بگری شەرت نییە مهم دەتوانی کابرا لەو مانگەدا 6 ڕۆژ لە خۆی بە ڕۆژی بی جا چ لە دوویەک بە ڕۆژی دەبی چ تاک بە ڕۆژی دەبی بەڵام ئینسان با خۆی تەعەود بکە ئەوانەی کە بەڕاستی جسمیان سەلیمە کلێیان کێشەی نییە خی گەورە سەحەتێکی خۆشیان دانی با ئەوەن بەردەوام دووشەم و پێشەم بە ڕۆژی بن ئەگەنا مانجی ئەیام البیض لە 13 و 14 هەر بە ڕۆژی بن حتا بەحثەکە بخوێندەوە دەڵێ ئەوانەی کە مانجێ 3 ڕۆژ بە ڕۆژی دەبن سوکەری لێیان نادات سبحان تووشی سوکەری نابن ئەنی بزانە ئەو فەزدەی دێکەواتە هە دەرمانمان لە پارە خۆمانە بەس نازانین هەموو ژاراویەکانی لەشیان لادا بەزەبت جا بەڕاستی زۆر پێویستە ئێمە نەک هەتا یەک ساڵیت کە یەک ڕۆژ بە ڕۆژی نەبین کاکە خی گەورە مناسەباتی زۆر خۆشی داناوە یەک لەوان ئەوە شەشەران دووشەم و پێنجشەم ئەیام البیض ڕۆژی عەرەفە بەزانم تاسع و عاشوورە ئەوانە بەردەوام بۆ ئەوەی ئینسان ئەو حەڵقە وەسڵەی ئەو ڕەوحانیەتێ ئەو علاقە ڕوحیەی کە لەگەڵ ڕەمەزانیە بۆ نەپچڕێ بە بەیری بێتەوە وعدەکانی پەیمانەکانی سوزدەکانی گریانەکانی دوعاکانی هەمووی بەبیر بێتەوە کوو بزانم ئەمن گەشتمە پلەی تەقواداری کە خوا گەورە لە کۆتایەتەکە فەرمێ لەعلەکم تەتەقون بەوەی کە ئەتوو بەڕاستی ئەگە پاش ڕەمەزانی خۆت دیتەوە مەزبوط بووی لەسەر قورئانەکەت لەسەر نوێژەکانت لەسەر دوعایەکانت لەسەر خێر و خێراتەکانت لەسەر ئیلتیزاماتت لەسەر ئەخلاقت لەسەر هەستان دانیشتن کەواتە تو متەقی ئەوانە نیشانەشن بۆی کە ڕەمەزان قبول بووە حتما قبول بوو مادام ئەتوو بەڕاستی بووی ئەهلی ئیستیقامە و ئیستیقامەتت بوو شانەوەی کە بەڕاستی ڕەمەزانەکە لێ قبول بووە مامۆستای بەڕاست ئێمە باسی خۆڕاگریمان کرد ئینشاڵڵا خی گەورە عیبادەکانی بە باشترین شێوە لە هەمومان قبول کردووە ئێمە لە جەژنداین دەمەوێت بزانین ئەو ئادابانە چین کە ئێمە لە نێو جەژنە ئەنجامی بدەین بەڵێ یەکەمی شت بە گەورە ڕاگرتن و بە گەورە زانینی جەژن ئەو زۆر مهمە لەبەرەوەی ئەو کەسەی کە بەڕاستی هیچ ئیحتیمام بە جەژن نەدا و هیچ گۆڕانکاریەک لە خۆی نێتە دی کە بزانی ئەو ڕۆژی جەژنە نیشانەی ئیهمالکردنیەتی ئیهمالکردن ئەوە یەک لە شعائرەکانی خوایە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب مادام تۆ گۆڕای هەموو گیانت گۆڕا بووی بە ئینسانێکی نوێ جەدید بوویتەوە لە هەموو شتەکانت دێکەواتە قەدری ئەو ڕۆژەی بگرە و بە گەورەشی بزانە و سکە جێژنەی تووە پێش هەموو خەڵکی جێژنەی تووە چۆن جێژنەی تووە سکە تو یەکەم ڕۆژی پاچیتە یەکەم ڕۆژی ژیانێکی نوێتە لەگەر خوات لەگەر پێغەمبەرەکەت لەگەر قورئانەکەت لەگەر هەموو خەڵکی دێکەواتە بەڕاستی دەبی بە گەورەی بزانی چۆن بە گەورەی بزانی علامەتەکان دیارن یەکەمیشت شەوەکەی شەو نوێژی تێدا بکەیت ئەثێرێکمانی ئەگەر حەدیسەکە زۆر بە قووەتیش نەبێ بەڵام لە فەزایل ئەعمال ئیشی پێدەکرێ پێغەمبەر ئەفەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک هەردوو شەوی جێژنەکان زندی بکاتەوە دڵی نامری لەو کاتانی کە خەڵک دەریان دەبڕی بەس ئێمە عادەتمانە دەڵێن ئاخری قەدر نەمایە لێی دەخەوین یعنی ئەوانە حیفە المهم یەکەم نیشانی تەعزیمی ئەو جەژنەی
تعظیمی ئەو شعائرەی ئەوەی کە شەوەکەی شەو نوێژ بکەین شەوەکەی شەو نوێژێکی جوان و دوعا و پارانەوەیەکی باش و حەمد و سەنایەکی زۆر لە بۆ خۆی گەورە کە تەوفیقی دای وەک بەڕێکردنی مانجی ڕەمەزان تەودیعکردن ئەوەیە دووەمین ابن عمر کە عەبدوڵای کوڕ عومەر یەک لەو سەحابانە بووە ڕەزا و ڕەحمەتی خوا دەبێت کە زۆر حەرگیز بووە لەسەر سونەت جێبەجێکردنی سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەدیسەکان ئەو ڕیوایە دەکا شەو خۆت بشۆی لەوەیە کە بەیانی نیشانەی ئەوەیە کە ئەم کە دەسمە نوێژێ بە جلکەکی بە جسمێکی خاوێن دەسم سونەتە شەو خۆت بشۆی زۆر ناخۆ خایان بە تۆ با دەرەش دەرەش ئەوە کە خۆش شوشت ئەو زارە جوانترین جلکی لەبەر بکەیت سکو عەبدوڵای کوڕ عومەر دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخۆشی وەی دەکرد دەیفەرموو شەوی جێژنە خۆی دەشوشت و پاشانیش جوانترین لیباسی لەبەر دەکرد دەبی بەڕاستی بەیانەکەی کە دێرێ نیشانەی جێژن پێوە دیاربی نەک بە زلکی خەوێ بێ مزگەوتێ نەک بە زلکی شڕ و پڕ بێ مزگەوتێ بڵێ دوای خۆم دەگۆڕم دوای خۆم دەگۆڕم نادەخۆت تۆ لە مەراسیمە جێژنەکە نایەکەی دواتر کەواتە کە خۆش شوشت و پاشان بەیانەکەی خۆت گۆڕی و بۆنی لە خۆت دەست کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشترین بۆنی لە خۆی دەدا لە جەژندا پاشان بڕۆی بۆ مزگەوت کە ئەچی بۆ پێشەوەی بیچێ مزگەوت شتێک بخۆی سونەتی پێغەمبەر وایە عەلەیهی سەڵات وسەلام لە جەژنی ڕەمەزاندا شتی دەخوارد نیشانەی ئەوەی کە ڕەمەزان نییە تەواو کۆتایی پێ هاتووە شەیتان بە ڕۆژە قورباندا هیچ دەی دەخوارد لە جەژنی قورباندا هیچی نەدەخوارد زە سونەتە خورما بخۆی سێ دن خورمای بخۆی بە تاکبی بچێ مزگەوت ئەگەر مەنزەرش هەردەیە خراپ نییە گۆشتەکەی بخۆی مامۆستا بەڵێ وەڵڵا ئەگەر گۆشت لەس حازر بوو شتێکی بخۆی خۆشە میم شتێکی بخۆی خاڵێکی تر ئەوەی کە بە پێیان بچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جابر دەفەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێیان دەچۆوە مزگەوت کە دەژڕۆی هەر لە ڕێ تەکبیرات دەیدەی ئەسحاب گیان لە دەنجی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم کە تەکبیریان لێدا و سەحابەش لە دویان لێیان دایتەوە تەکبیراتەکان ئەوە مەشهورە الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ئەوە بەڕاستی شعیرەیەکی زۆر جوانی ڕۆژی جەژنە دەبێت زندی بکەینەوە ئازیزانم یعنی وەختی خۆی لە خەڵکی مەدینە لە هەر دەلاقەیەک لە هەر دەرکەیەک لە هەر سوچی کۆرانێک سبحان الله دەنجی و سەدای ئەو الله ئەکبەرەی دەهات خاڵێکی تر ئەوەیە بچی بەشداری خوتبە و نوێژ و خوتبەی ئەو جەژن بکەیت حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو هەمووتان وەرن بە منداڵەوە حتا ئەو ئافرەتەی کە عوزری شەرعی هەبوو نەدەبای بێتە مزگەفتی ئەوانیشی دەهینا لە دەرێ مزگەفتەی دادەنان لەبەرچی تاکو ئەوڕۆ کە ڕۆژی جەژن ڕۆژی تەوزیعکردنی جائزەی خوایە کە خەڵاتی خوا و عەفو و لێخۆشبوونی خوا ئەوان مەحروم نەبن بە ئەوانیش ئەو خەڵاتی لە ناو مزگەوتێ و لە دەرێ مزگەوتێ بەسەریان دابڕشە لەبەر ئەوەی مەلائیکەتێکی گەلک زۆر دێنە خوارێ لە ڕۆژی جەژندا لە هەموو سوچ و کۆرانەکان سەلام لە ئەهلی ئیمان دەکەن لە ئەهلی بەڕۆژوان دەکەن لێکەواتە بە ئەوانش سەلامی مەلائیکەتیان بەبەرکەوی تەبەن هەر کەسێک سەلامێکی مەلائیکەتی بەبەرکەوی ئەوە بە سەلامەتی دەژی لە دینا و قیامەتدا پاشان کە بەشداریت کرد لە نوێژەکەی جا هەندێکی ڕاست خوتبەکەی بەجێ دێری ئەوە جوان نییە ئەنی بەڕاستی ئەوە شتێکی جوان نییە یەک ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر مەگەر عوزری هەبی کەس خوتبەکەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام بەجێ نەدێشت ئەم زۆر کەس دەبێ کابرا نوێژەکەی دەکات ڕاست خوتبەکەی بەجێ دێری ناجوانە ڕاوەستا با مامۆستاش دوو قسەی بکە دوو تاری بدا دوو نسحەتت دەکات دوو ئادابت پێ دەرێ دوو شتت فێر دەکات لە ژیانت دوو شتی نوێت فێر دەکات لە ژیان هەتا پاشان کە ئەو بوو ئەو خەڵک جێژنانێ لەگە یەکتر دەکەن و پاشان کە دەیتەوە بەو ڕێدامێوە کە چووی سونەت وایە بەڕێیەکی تردا بێتەوە لەبەرچی هەتا ئەو مەلائیکەتانی لەو کۆرانیشەنە ئەوانیش سەلام لێ بکەن و بەبەر بەرەکەتی سەلامی وانیش بکەوی پاشان دەگەڕێتەوە مارە ئەو جەژنانە لەگە ماڵ و منداڵی خۆت بکە هەیە ماڵ و منداڵی حتا ئێستا لە بنێوینینە وان نووسینە کاکەوە کار جێژنەیە منداڵ خاصەتەن منداڵی ئێمە دڵیان بەوە خۆش دەبی کە ڕۆژی جێژنە شیوێکی لێ بنێن هەیە شیوی لێ نان هەیە دێرە عادەتمانە ئەمە لێمان ناکەی کاکە لۆ لێ ناکەوی لوت بەڵایە فتنەیە مصیبەتە لۆ لێت ناکەوی بابە خەڵک گوناحی لێ ناکەوی معسیەتی لێ ناکەوی شیو بۆ لێت ناکەوی شتی وانە لە شێعرەدا هەر کەسێک ئەو بوختانەی بە شێعر بکە بەڕاستی گوناحبار دەبی بڕۆ دڵێ ئەو منداڵانەت خۆشکە زوو هەستان و خواردن دروستکردنەکەش لە تەعزیمکردنی شێعر تەعزیمکردنەکەیدا بابە ئەو منداڵانە کوب بزانجێ ئەگە هەنان و ماستم دەدەیەوە ڕۆژەکانی دیکە بوو هیچ فەرقی نەبوو دێکەواتە بە ئەمە بە شیولێنانێک بە تایبەتمەندیەکی تایبەتی لە بۆ ئەو ڕۆژەی هەتا منداڵەکە
هەست پێ بکەن جێژنە کە دەگەڕێەوە مارە دەبێت خوشی بەڕێزمان چشتی حاضر کردبی پاشان یەک جێژنانە لەگە منداڵەکانت بکە یەک کەمینە خێزانت نیوچەوانی ماسکە داوای گەردەن ئازایی لێ بکە دوعای خێری لۆ بکە دەبێت ئەو مانگەی بەڕاستی خزمەتی کردی ئەو مانگە چێشتی بۆ حاضر کردی ئەو مانگەی لە خزمەتی تو هەموو منداڵەکاندا بوو داوای گەردەن ئازایی لێ بکە پاشان یەک منداڵەکان لە باوشی خۆتکە و ماسییان کە پیا هەیە 10 ساڵ جارێک منداڵەشی لە باشی ناگیری کاتی من پێم سەیرە یعنی ئەو منداڵانە لە سنگی خۆتوانێ گردنی خۆتیان بەوان ئازەکە ئەوانش با گردن ئاز بابە تووڕە بووینە وەنێ 200 بە منداڵت گوتێ منداڵەکە بێ ئەمری بابەچی کردی بە هیچ نەمینی لە ماڵی هیچ ئەوەی عقدا بغزە حتاوەتە هیچ نەمینێ فرەیدن تەواو کو ئەمە نوێ بووینەوە دەبی ئەوە هیچ هەرچی کەونە فرێدەیت جا بۆیە کەم جەژن لەگەر ماڵ و منداڵەکەی ئەو زەدانی شەنانێکی خۆش لەگە ماڵ و منداڵەکەت بخۆ ئەو زە پاشان جێژنانی لەگە خەڵکی و دراوسێ خزم و کەس و کاری خۆت بکەڵە مردن ئەمری خوددایەوە هەمومان پێ ڕازین بە تایبەتی بۆ هۆی ئەو نەخۆشیەی کە ئێستا کە باوە خەڵکانیشی زۆر بۆ نمونە ئەزیزانیان لە دەست داوە لەو جەژنەدا دێن تەعزیەکە تازە دەکەنەوە یعنی گرژێک و بێتاقەتێک نیشان دەدەن ئەو شەوق و زەوقەی کە پێویستە لە جەژندا نیشان بدرێ ئەویان نامینێ ئەو تا چەندە ڕێگەی پێدراوە قسەشی معقولە واللهی ئەمن یعنی ئەوە زۆر بە پەسەند نازانم بەڕاستی ئەو ماڵە تەعزیەکەی نوێ بکەنەوە یعنی شتێکی زۆر ناخۆشە ئەتولو ئەو عاجزیە کە خوای گەورە ئێوەی پێ تاقی کردەوە موسیبەت و بەڵایە کە خوای گەورە ئێوەی پێ تاقی کردەوە بۆ سەری هەردەدەنەوە بۆ ئەو برینەی لە منداڵەکان ناو ئەو عائیلەی نوێ دەکەنەوە گوناحە بە خودای ئەسڵەن نا دەبی گەورەی ماڵەکە ئەو ها تەسەڕف بکە کە ئەنەمە هیچ نەبووە دەبی گەورەی ماڵەکە ئەوەندە بە ڕێک و پێچی و بە گەورەی و بەرپرسیارەتی تەعامل لەگەر ئەو موسیبەتەی بکە کە ئەنەما هیچ نەبووە بەخۆی جەژنیان لەگە بکە ئەگەر یەکیشیان گرێ برێ مەگرێ ئیشاڵڵا ئێستا لە خۆشترین وەختیتی وەرن دانیشن با دوعای بۆ بکەین با خوای گەورە پلەی بەرزکە خوای گەورە لە لای خۆی بەرزتری بکاتەوە دەبی بەو شێوەی ئێمە ئەوانی کە لە هەر ماڵێک عاجزی و ناڕێکیەکەیە بەو شێوەی تەعامل لەگە بکەیت پاشان خزم و کەس و کارەکان کە دەچن نەڵێن ئەلفاتیحە ئەوە نەڵێنەوە ڕاستە سەریان لێ بدەن ئەو جێژدانیان لەگە بکەن بەڵام وەکو تازیە نەچن بە عاجزی و مەلول دانیشن نا ئەسڵەن ئەوەندە قسەی خۆش بکەن ئەوەندە نوکتەی خۆش بجێڕن ماڵەکە هەلە فکرکەن کە عاجزیان هەیە بەو شێوەی ئێمە دەتوانین تەعامل لەگە موسیبەت و ناڕەحەتی بکەین ئەگەر خوا نەخوازە کەسێکمان لەدەستداوی لە ئەسنای ڕەمەزاندا بەسەرکردنەوە پێویستێکی زۆر پێویستە لە جەژندا گەردن ئازایی و هاموشە و سەردانی کردن یەکتری لە زەمەنی کۆڕۆنەدا ئێمە چۆن بتوانین ئەو ئەداە بە شێوەیەکی وا بکەین کەوە هەم خەڵکەکەش تووشی موسیبەت و کارەسات نەبێ هەمیش نەبینە سەبەبی ئەوەی کە گونەحبار بین زۆر قسەشی معقولە طبعا دەبێ ئەمە یەک حقیقەت بزانین ئەو کۆڕۆنا موسیبەتێکی گەورەیە بەڕاستی وە کەس ناتوانین ئینکاری بکارێ برێن نییە لەبەرەوەی ماشەڵڵا یعنی خەڵکەکی زۆری پێ مبتەلا بۆ خەڵکەکی زۆری تێدا پێ فەوتی کردووە و خی گەورە ئیشاڵڵە هەری دەگری ئیشاڵڵە خوا هەری دەگری بەڵام ئینسان دەبی ینی خی گەورە قاعدەی ویقایەی داناوە لە هەموو شتێک ئەو ئیسلامە عەزیمە لە هیچ شتێک نییە ویقایەی دانە نابی يعني حتى أصحاب كاتك إمام عمر تسونا شام لمدة طاعون هبو قراوة أبو عبيدة لمدة السروشي جيشك أبو قوتي أي أمير مسلمان أبو دقريته وفرار دك إذا قدري خوا فرمي إذا قدري خوا فرار دك بو قدري خوا يقوله براسي أوا شجاعته غيرتي إنيها أتو جينا دي كورونا هي كيف خويتي هالجيش مليانية بس خلق دباوشي كي ماتي كي أتو قينا خلتي ما زكي بشرت أو كابرا في خوش بي وهي يعني احتمال أتو كابرا أما زكم زورم بينا خوش بس بكم علاج زمنية باش هي احتمال هرقري فيروس كي هراسيش بيناك يعني أو تمناعي زورة يعني أو مثلا جسمي بيتا هستي بيناك بخوي بلا عالمي كمار كاول دك أو توش دك دو باشتني شد أو إلا دوقي زيادة دك براسي بهم شو يكتير بكين لسنوري بيست لسنوري بيست بهم شو يكتير بكين وسرداني يكتير بكين بلام نقر بارغش أو ها بكين هناسب كبي وباشان براسي أو معانقة وشتي تدا نبي دوقيش يقرم خوش دكين وتسمى مشكلة إن شاء الله خواي جورس بويدا ما باريزي بلام لو سنوري تيب باري بخواي دواي بخو ما باشي ما دبينو أو هنجي بخوي إسلام أمر ما بيدك كاك خوتان بباريزن خذوا حذركم خوتان
ئەوە بکەن ینی ئاگاداری خۆتان بن جا چ لە دوژمن بێت چ لە کۆنا بێت چ لە موسیبەت بی چ لە هەر نەخۆشیێکی بی دەیکەواتە ئینسان دەبی بەردەوام ئاگای لە خۆبی و باشترینیش ئاگای لە خۆبوون ئەوەیە کە بەڕاستی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی سەحا دەری دەکەن ڕەچاوی بکەین کاکە خۆ وەزیری سەحا لە بۆ جیرفانی بابی خۆی نەبێ بۆ ئەو خەڵکەتی تووشی ئەو معانەتە و ناخۆشی نەبی ئەوەی نەیگرتبی نازانی چەند بە ئازار و چەند سەخت و ناخۆشن جا بۆی بەڕاستی پێویستە یەکتری مڕعات بکەین خاصن ئەوانەی کە نەخۆشن کاکە خەڵکیین تۆ قیان لەگەر مەکەن کابراوە بەخۆی ئەرێ وەڵڵا ئەخە تووشی کۆرۆنەش وەڵی تەختی دەکا بە خودای دەیگرن هەر لە بڕۆ پێشی سەلامەتی گەرمی لێ بکات جێژنانەکی خۆشی لەگە بکە و دوور دانیشە و طبیعیە ئەمە ئەتوو بچی ماچی بکەی ئەخە دەکەس ماچی بکە لەو دە یەک کڕۆنە لێ بێ و ماری کاول وێ یانە ئەگەر ئەمە سەبەب بووم چەندە گونەحبار دەبم وەڵڵا ئەگەر بزانی لێتە بشتی گونەحباری بەس ئەگەر نەزانی ئەوە هیچ ئینسان خۆی گەورە عزری لێ قبول دەکە بەڵام ئەگە بزانی بەڕاستی کڕۆنەتە مەچوو کاکە لە ماڵی خۆت دانیشە بەڕاستی یانێ ئەو قسە بەبیریتی نامە ئەوانی کەلەیتیان ڕزاءن بانەچن ڕزاءن بانەچن وەڵی گونەحیان ناگاتی وە کەسیش حەق نییە لێی لێ بکە تێبگەینی کەنێن بالضبط دەتوانی کە تەلەفۆنمانی کاکە تەلەفۆنش دەکەم ئەلۆ کاکە وەڵی هەر حەزم کرد جێژنە پیرۆزانێکی لێ بکەم ئەوە دێم لێ قبول کە لە بەخاتری ئەوەی کە ئەو نەخۆشیێت لێ و هەتا خۆی گەورە شفات دەنێر کابراش نابی پێی ناخۆش بی کابراش نابی عادز بی برەوەڵەوەڵۆ کەس نایەتەکەنە من لۆ کەس سەردانم نا کاکە ئەخ وەڵی ئەو بزانە ئەو ڤایرۆسە طبیعەتی وە دەبی یەکێک دەیگری بە سوچی دەگری لەوەی نەقل دەبی ئەویت کە تەخت دەکە ئەتو نازانی ئەو ڤایرۆس چی تەسیری زیاتر دەکات کاچی من تە برادری مەگرتیتی هەرسینجی عدم بۆ بەستەزمانی بە سێمانجیکە نایەتەوە سەرخۆ دێکەواتە باش ئەوە لۆ ئەو گوناحی بکەین ئەوەی نەخۆشە کاکە با نەستە ماڵات و بەڕاستی ئەوانش کە دەستە ماڵیان زیاتر محاولەکەن لە دوورڕ جێژدانەیەکی لەگەر بکەن و ئەگەر بە تەلەفۆنیش بی ئەوە باشترە بەڵام عموما خەڵکەکەی بەڕاستی دەبی ئەمە زۆر ئاگامان لە خۆبی زۆر مراعاتی ئەو حاڵەتەکەی بکەین چکە بەڕاستی ئەو کوردستانە وێرانەیمە یعنی ناتوانانی دوای وەچی خوا نەخواستەوەی هندمان لێبێ بەخوای ئەوە بەرگری ناگرین زانە لە هند هەم ڕۆژێ بە هەزاران خەڵک دەمری کاکە لەبەرەوەی بەخۆی قەومێکی پیس و پەرۆخ و بێسەر و بەرن بزانە کویان دەکوژێ ئەو ڤایرۆسە خوا لە سەریان هەرگری یا ڕەبی زە بەڕاستی شەرعان ئێمە دەبی ئاگامان لە خۆبی و خۆشمان بپارێزین هیچ عیبیشی تێدا نیە ئەوەی کەمامەش لە دەو کەشتێکی زۆر ڕێکۆپێکە یعنی چ بە عیبی مەگرن هەیە مەسەلەن یعنی وەکو ئیستێزا بە یەکتری دەکەن ئەو چێ کەمامەت بەستایە کاکە لۆ چێ برا کابرا خۆی خۆش دەوێ حەزی لێ نەخۆش بکەوی حەزی لێ کڕۆنە تەختی بکە کەمامەت بأيديكم إلى تهلكتها ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەڕاستی تو کەنابەسی کەیفی خۆتە بەڵام قەت لەیش لەوەی مەکە کە دەیبەستن زە بۆی بەڕاستی چەند ئاگامان لە خۆبی هەرکەمە و خاصەتەن بە ئەو جێژنەی بکەینە خۆشی نەکەینە جێژنەیەکی معانات و ناخۆشی و بڵابوونەوەی کۆڕۆنا و دەرد و معانات لە ناو یەکترینا بەلعکس مادام خۆشیە با خۆشیەکەمان زیاتر بێ ئینشاءالله پێویست هەیە و پێویستری شەیە مامۆستا پێویسترینەکە کامەیە کە ئەمە بتوانین لە جەژنە زیاتر و زووتر بەسەریان کەینەوە ڕەحمەتی خاڵی پرسیارێکی زۆر معقولە طبعاً ئەوانەی کە پێویستن لە بۆ ئێمە سەردانیان بکەین وەکو واجبی شەرعی داکو بابمانە ئەگەر مابن ئەوە خوشک و براو سیلەی ڕەحمی خۆمان ئەوە زێبەزێ بکەین و پاشانی بەڕاستی ئەو مارانەی کە فەقیر و هەژار و لێ قەوماون ئەو ماڵانی کە فەقیرن خەڵک هاتوویان ناکە ئەو ماڵانی کە بەڵاو موسیبەتێکیان بەسەر هاتووە ئەو ماڵانی کە نەخۆشیانێ بەڕاستی ئەوانە بەسەرکەینەوە هەم دەبتە سیلەی ڕەحم و هەم دەبتە مایە ئەوەی کە دڵیان خۆش دەکەین و هەم دەبتە مایە ئەوەی کە خوای گەورە خێری سەردانی نەخۆشیشمان لە بۆ دەنووسیتن هەندێک مار هەیە دەمێن تووشی موسیبەتێک بوونە پوشی بەڵایەک بوونە بەڕاستی ئەگەر مامۆستایەکیان برایەکی عەزیزیان خوشکێکی بەڕێز کە دەچی سەردانی ئەو ماڵی دەکا و هەندێک قسەی خۆشیان لۆ دەکە بڕابکە غەمەکەیان لەبیر دەچی بڕابکە خۆیان لەبیر دەکەن دەگەر قسە خۆشی و هامشۆی ئەو خەڵکانە بەر تەسەور بکە ئێستا بینە پێش ساوی خۆت ماڵێک بەڵایەکیان لێ قەومایە ئەو ماڵی یەک بەشەر هامشۆیان نەکە بزان کو ئیبادە دەبن لە ژۆرێ هەلە ناو قەهری خۆیان دەخۆنەوە جا بۆیە بەڕاستی بۆیە هەموو یعنی دڵخۆشی لە ماڵەکان ببینەوە و دڵەکان خۆش بکەین لەو ڕەمەزانەدا بە هامشۆی ئەو ماڵانە بکەین بە تایبەتی کە مصیبەتێک بەڵایەک ناڕەحەتیەک غەمێک شتێکیان لێ قەومایە کە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەفضەل الأعمال إلى الله باشترین کردەوە لەکن خوای سرور تدخله على قلب مسلم
دڵخۆشیەکە ئەی خەیتە ناو دڵی مسلمانێک دەوەی لەوەی دڵخۆشی تر هەیە کابرا تووشی بەڵایەک بووە کوڕی مردیە کچی مردیە خێزانی مردیە عاجزیەکیان هەیە هەر شتە هەر بەڵای موسیبەتێک بێشەر نییە مردن بێ ئەتوو کە دەچینی دەدەقەچی لەوێ دادەنشی و هەندێک قسەی خۆشی بۆ دەکەی بەڕاستی دڵخۆش دەبی پاش ئەو دەدەقەی مسلمانە چ کە دەچی دەدەقەش لەوێ دادەنشی بەویش دڵخۆش ئەتوو ئەو کەواتە ئەتوو ئەو ڕۆژی ئەستەن غەمەکەی لەبیر چوو کە غەمەکەی لەبیر چوو دڵی خۆش بوو و ماڵ و منداڵەکەش لەگەر بابەکەیان لەگە داکەکەیان لەگە میوانەکە ئەوانیش دڵخۆش دەبن دەکەواتە ئەتوو گەورەتری حەسەنت کرد زەبڕاستی لەو ڕۆژانەدا ئەوانە لەبیر نەکەین خاڵێکی تر ئەوەیە لەو ڕۆژانەدا خێر و خێرات زۆر بکەین ئازیزانم يعني نەک بەس مانجی ڕەمەزانت تەواو خێرت کرد قەپات بوو ئەسڵەن لەو جێژن خۆشە دڵی خەڵک خۆشکەی کە چوویتە مارە فەقیرەکی هەندێک پارەشیان بدێ دەزانیت چەندە دڵخۆش دەبن هەندێک پێویستی و حازم ئەگەر مەسەن ئەسعەف الئیمان مەسەن سەلەکی غەزایی لەگە خۆت ببەی دەزانیت چەند جوانە دەبە دەست و دیارەوە دەستی 10 کیلۆ برنجە 10 کیلۆ ساوارە 5 کیلۆ نیسکە ئەوەی شەکرە 4 ئاوە تەماتێ 4 زەیتە مەسەن ئەوە سەلێکی دائی پێدەن ئەوە لەگە خۆ لە ناو سیارەکەی دانی هەرچی هەر ماڵەشی فەقیر تویان ماڵەشی کەمس ئەوە لەگە خۆت بینە خوارە برێ کاکە ئەوە هەدیە جێژنێ بزانە چەند دڵخۆش دەبن بەڕاستی دڵخۆشیەکان لێ دەبتە دوو احتیمالە ئەو ماڵە هەندێکیان مابی ئازوقەی ڕەمەزانێ بەڵام لە کۆتایی جێژنی کۆتایی پێ هاتووە دێکەواتە هەم بەڕاستی دڵیان خۆش دەکەی و هەم ڕۆحیان خۆش دەکەی و هەم ماڵیشان ئاوەدان دەکەیەوە یاخۆ دەست خۆش بزانێ پامی جژنی خۆ جژنی پیرۆزی خۆ دووبارەکە سواسی جەناب دەکەن گەشتێک ماوەی باسی پیچم نمایە بەس ئەوەندەی دەرێم ڕەبی خوایە بە حەقی ئیسمی عەزەمەت خوایە ئەو جێژنە لە کاکم و لە ئەو برا عەزیزانی کە لەگەڵمانی ئێستا لە ستۆدیۆ و لە هەموو مسلمانانی کوردستان و هەر چار پاردەی کوردستان و لە هەر کوردێک لە هەر شوێنێک هەنە و لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز دەکەم لە خوای متعال لە خوای رب العالمین داواکارم هەرتی خێر و بەرەکەت و ڕەحمەتە بەسەرماندا بڕژێنی ئینشاڵڵا ئەو جێژنەمان لۆ دەکاتە پێش 6 جێژنە خوایە بەسا ئەوەی ئەو کڕۆنە نەمینێ بەسا ئەوەی خۆشیمان بەسەدا بارێنی ئەمن و ئەمانمان زیادکە بەرەکەت بخاتە زەوی زارمان بەرەکەت بخاتە ژیانمان ئینشاڵڵا خوای گەورە هەموو ساڵێکمان ئەو بەخۆشی لە بۆ دەینتەوە و ئینشاڵڵا هەموو ساڵێک بەخۆشی یەکتر دەبینەوە دوور لە هەموو بەڵاو ناخۆشێک و ئافرەتێکی ئینشاءڵڵا خوای گەورە پاداش ئێوەش بداتەوە خوا موفقتان دووبارە جەژن پیرۆز بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تارە لەگەڵتامین بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقا تایبەتە دەخوازین و دەپاڕێنەوە کە خوای گەورە عیبادەت و پەرستشەکانی بە باشترین شێوە لێ قبول کردبین و ڕاگیر و بەردەواممان کات و سەرنجاممان بەخێر بجێڕێ دووبارە جەژنتان پیرۆز هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان شادی بەخواتان سپێرم خواتان لەگەڵ